تا چەندە لە ماڵەوە پێویستان بەو بڕۆنەوتەیەکەدا بەش دەکەن؟ والله شەشێتی من هەیە ئەو خوا خێری ئەو کەسی بنووسێ نفتەمان بداتێ خوا پاژات بداتەوە یا ڕبی خوا خێری بنووس خوا شەش ئەندەی بداتێ. دەبین لە چەند ڕۆژی ڕابردوو سەرما و سوڵەیەکی زۆر ڕووی لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان کرد. تا چەندە ئەم بڕۆنەوتە دەتوانێت لانی کەم ماڵەکەتان تا ڕادەیەک تا چەند ڕۆژێکی تر گەرم بکاتەوە؟ والله بەشی مانگتمان دەکات خوا کەلیمەتانجیش دەخوای بە زیادی خوا خێریان بنووسی ئامانەتەی خوای بخوا شەش ئەندەیان بدات. لە ماوە ڕابردوو کەس هاوکار بووە؟ ئەرێ والله کەشکردن هاوکاری کردین پڕی برایەکەم براکەم ئەرێ زۆر باش. لە ماوە ڕابردوو هیچ بڕۆنەوتێک لە ماڵەوە هەبوو بۆی ناوەڵە بتوانیت کڕیمان بەدەبەک بەدەبەکرێت؟ چەندتان دەکرێت؟ چۆندەتان کڕی؟ والله بە 20,000 ئەرێ والله خوا خێریان بنووسی ئامانەتەی خوای بن. زۆر باشە. ئەو بڕۆنەوتەی دیاریکراوە بڕۆنەوتەیەکی باشە دەتوانێت لانی کەم بتوانێت بە ڕۆژ پێ ناکەین بە ڕۆژ پێ ناکەین ڕۆژ خۆشە ڕۆژ پێی ناکەن. ئەرێ والله منداری من خۆریشی هەیە ئەو منداڵانە معاناتیان هەیە لە ڕووی قوتابخانە لە ڕووی والله لە مەکتەبێنە بەس ئی کچەکەم تازە مێردی مردیا چار منداری هەیە یەک لە بم بچێ ئەوەی بەشداری کرێ خوا خێری بنووسی تا چەندە پێویستە بڕۆنەوتە بە هاوڵاتیان لە کاتێکدا بۆنە سەرما ڕووی لە هەرێمی وڵی چ عیبینە ئەوی بیانداتێ هەمووی فەقیر و هەژارە لە خۆی وەردەگری پیاوی دەورە من نایەتە ئێرە هەرۆندێ بەخۆی کابرایشی ها هەموو ڕەشە ڕووتە فەقیرە. ماوەی چەند ساڵ دەبینەوتان وەرنەگرتووە؟ وڵی چا پێ ساڵ وەرمان نەگرتیە کا چێ وەرەگرتێ بابوو ماوە ڕابردووتیان نەوت دابش دەکەن بەڵام 150,000 بەرمیلی یاخود 100,000 ئەم بڕۆن پارە تا چەند هاوڵاتیان ناتوان دابینی بکەن؟ وڵی یەک بەباری خۆمە من نیتم ئەمە شخص خۆم نیت ناوەڵە ناوەڵای نیتم ئەم بە 50,000 بکڕم نابەخوای. يا ربي خوادي هم لا تشوف داتو اون نفتا كتوزع كذا دنا فقير وفقاراتي يا ربي نمنيان زور بخوايا يا ربي خدايا خوا زيان داتو خوا ليان رازي يا ربي دەبینەوتان وەرنەگرتووە ماوەی چەند ساڵ؟ مو تقريبا صار سندور ما نقدر قال قميزو حتى استيقلان بانف ما ورنقتي يا ربي خوا از تام داتو خوا ختام بنوس لە ماوەی ڕۆژ چەند ڕۆژ ڕابردوو بینیمان سەرمایەکی زۆر هەبوو لەم سەرمایەدا ئەوەی نەوتینە بێت پێویستی بکە. والله براسي يعني ظلم دكتور لو خلكي بس كاكبه تما اخوي جورا خو ازي او انا بداتو يا ربي خوا نمونيات زور بخوا لو خاتي ما جوانا كان اخوي جورا شو بڕۆنەوتەی دابش دەکرێت لانی کەم دەتوانێت ماوەیەکتر بتوان ماڵەکانتان گەرم بکەن. والله ما كان دتواني قرم كانوا يا ربي خوا بهشت شاكا يا ربي نمونيات زور بي يا ربي خوا كوباش او هان وبلا دنيا ولا قيامه خوا بيان باريس يا ربي خوا سركوتيان كخوا لا دنيا ولا قيامه خداي جورا ازي جان داتو خوا نمونيات زور بي يا ربي. پۆلیسیاری لە قوتابخانە زیرەکی؟ بەڵێ زۆر باشە. لە ماوەی ڕابردوو سەرماد بووە بۆ چوونە قوتابخانە یان لە ماڵەوە کە نەبوونی نەوت بێت دەتوانی دەرسەکان بخوێنی بە بێبوونی نەوت و سەرما و سۆڵە؟ زۆر نا هیچ کات دەبووە دەرست هەبێت لەبەر سەرما نەتوانی دەرسەکان بکەی؟ بەڵێ پێویستم بە گرمایە لەبەرچی سەرما دەبێ؟ ئا ئەی سۆبەتانەی لە ماڵ و نەوتان هەیە؟ نە لەبەرچی؟ هەوە ئەی چی بۆ خێرخوازان دەڵێ کە و نەفتەی دابین کردو لە ماڵەوە دەتوانن سۆبە پێ بکەن و لەمە دوات دەرس بخوێنی؟ خوێریان بس خێریان سرێ. زۆر باشە. ئەو نەوتەی وەردەگرن لە ماڵەوە لەمە دوا سۆبە پێ دەکەن و بە ئاسوودەی دەرس دەخوێنی؟ بەڵێ ئەی لە ماوەی ڕابردوو هیچ نەوتێکتان لە ماڵەوە هەبوو؟ نا ئەو کاتانێ سەرما دەبی چی دەکەی لە ماڵەوە؟ پێویستم بە گرمایە ئەی کاتی سەرما بێ چی دەکەی؟ چیت کردووە؟ کە نەوت نەبێ سۆبە نەبێت چی دەکەی لە ماڵەوە؟ بۆتانی بە خۆمدا دەدەم. بەبەتانی ئا جا بەبەتانی دەرس دەخوێندرێ؟ نا چی بە خێرخوازان دەڵێ کە گویان لێتە
نەوتت بۆ دابین بکەن بۆی بتانی دەرسەکانت بە ئاسوودەیی بخوێنی پێویست خێریان بسێ. سارە لێدا کەبرە هەراتی ڕۆیە زمانینە دەستی شێناکە ئەران دوو چاو دەست پێکی ساغە سێ منداری هەیە ئەم منداکیمە و کوڕی گەورەمە داواکاری چییە لە خێر دەوکاریم ئاگاتان لە کوڕەکەم بی یارمەتی بدەن نەفتە ڕسقا ئەوە تا کوڕی گەورەمە هیچی نییە خوا هاوکارە کەس هاوکار نییە برنجی باعی دەخۆن خۆ عیبینێ ینی بەنسبەت ڕوونیان لێ دەبڕێ شەکریان لێ دەبڕێ نەفتیان نەفتی سۆبەی خۆم بەتار کردیا دایکمە کوڕی گەورەمە زمانی نییە سارە لیدایە کابرا هەراتی ڕۆیە ئەو تا ئەسوات ئاجان هاجان لە کاتێکدا خۆت نەوتت نییە چۆن نەوتی سۆبەکەی خۆت خاڵی کردبوو ڕۆزگم پێدەستە سێ منداری دەستە مەدرسەی دەستەمە پێ دوای ئەو پێویسترە ئازگم پێشتا ئەدی تاکەکەوا مەلعون ئەوەیە ئەردەم ستایە ئەرێ وەڵە بەتارم کردێ لۆ خۆم گوتم وەرە کانیان ڕابەروەن ئەو نەفتەی بن قەیدی من ناکەم بە یەکتەرەکەی دار دەکەم گو محتەدەم سێ مندای دەستە مەدرسەی زۆر باش لە کاتێکدا نەود نەبێ کارەباکەم بێت چۆن لە ماڵەوە خۆتان گەرم ئەمن بڕێک بە ڕحمم خوا ئاگای لە ڕحمی منە کوڕەکەم کوڕی گەورەمە بە قوربان دەبوو ئێستا لە ماڵەوە هیچ بڕەنەوتێکتان هەیە نەبەخوای خواوەچی دەستم بە دەستێژە نەفت پشکێکمان نیە لە مارێ هەرکە لە فانۆس بکەیت چی بە خێرخوازان دەڵێ خوا لێیان ڕازی بە ڕەحمە لە داک و بابیان خوا ئاگاداریان بی داواکاری چییە لە ماڵەوە بێن هاوکارتان بن ئەو پێویستیانەی کە هەتانە بۆتان جێبەجێ بکەن ئەو کوڕێکە نەخۆشە لانی کەم چارەسەریەکە گەر هەبێ بۆی بکەن چارەسەری ناکری دختە نورەدین گوتی مێسی دەراتە ئەلان دوو چاو و دەست پێشی ساقە گوتی هەمووی ئەوە بۆ تەمتیش بووە سەری عملیاتە مشکمان دەرینە دختۆر نورەدی داجان تەمەنەکەی توی ئەوەیە کەسێک هاوکاریت بکە دەستت بگرێ بەڵام لە کارێکدا کوڕەکەی خۆت بەو شێوازەیە خۆم لەبیر کرد خۆم لەبیر کرد لە بەوی خۆم لەبیر کردە لە بەوی خۆم پیاوم وچی هەراتین و ئێرانی پیاوم ئەمری خوای کردیا یارمەتێکی سییانان هەیە 120,000 وەدەگرم ئەجناسم بەغازم بە مەسرفی خۆم دەم بەکاردەم خواوەکی بە خۆم گەلە شڕم بەخوای بسرمانە ئێوارە قسە گۆستە چیلۆ هینایمە هەستامە کردم کردی قسێکم دایکە مارە کوڕەکەم قسێکم لە خۆیشتەوە کردم مەسرفتا گۆستیشم پێی ناکڕێ ئەوەندەم عەز لە شەفتەی عەز لە کەفتەیە پێم ناکڕێ ئامارە بابم چ دەکەی خۆشن کاسبکردنیە وشی هەراتین و ئێران بابی مندارە ئەمرێ خوای کردی ئەو ڕۆیە لەو کاتیوە تۆ بوویە باوکیش بۆ منداڵەکە وەڵڵا مندارم ئەو خورامیت و هەمووی گچکە بوون ئەسوەد گچکە بووە ئەحمەد گچکە بووە ئەندەت گچکە بووە چا کوڕمەیە ئەوە هەر کەس ئەوانەش ئیشی ئەمەلەی دەکەن ئیشی کاشیە خانی خاین دەکەنەوە دەودرانیشم نییە چاوم ئاوی لێدێ پارەم نییە ئەو چاوم شەوی ئەوها دەکەم گۆمە ئاوی دەکە دەودرانم نما پارەم نییە ناوەڵڵا پارەم نییە وازگەکەمان پێی بەڕێ ناکری بنای خۆی گەورم هیرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین بەهۆی ئەو سەرمەسۆڵێک کە ڕووی لە تاوی هەرێمی کوردستان کردێ کە ساڵانە ئێمە وەک پیشەی کاری دەستگای خێرخوازی بەخشینەوەیە کە یەکێ لە پرۆژەکانمان ڕاگەاندنی دابشکردنی نەوتە پرۆژەی دابشکردنی نەوتمان هەیە دیارە ئەمڕۆ ئێمە دووەم جارە کە نەوت دابین دەکەین و دابەشی دەکەین ئێمە لە هەفتەی ڕابردوو لەلایەن فراکسیۆنی کۆمەڵەوە لای کابسار مەجید بڕی 14,000 لیتری دا بە نووسنگەی هەولێر ئێمە دابەشمان کرد بەسەر شاری هەولێر و دەوروبەری هەولێر و ئەمڕۆکەش هەر لەلایەن خێرخوازانەوە بڕی 15,000 لیترمان دابین کردووە کە 1000 جەلیکانمان ئێمە ئامادە کردووە بەسەر 250 خانەوەدا بۆ هەر خانەوە دیارێمە 4 جلیکانی پێدەدەین دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی کوردستان زیاتر لە 40 نووسنگەی نوێنەری هەیە لە شارەکانی کوردستان لە هەموو شارەکان کە خێرخوازان بە پیل پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە دێن دیارە لە هەر شارێ ئەگەر خێرخوازە بێ ئێمە لەو شارە پرۆژە دەکەین هەر ئەمڕۆ ئێمە لە شاری هەولێر ئەوە دووەم پرۆژەی ئەنجامی دەدەین کە هەر بەیانیەکەی پرۆژەیەکی ترمان لە خێرخوازێکەوە کە بڕی 15 میلیۆن دیناری دابین کرد بەسەر 100 خێزانی نەخۆش و کەم دەرامەت و کلێنیشێنانمان دابش کرد و لە دوای وانیشەوە دیارە ئێمە 15,000 لیترمان دابین کرد و ئەمڕۆ بەسەر 250مان دابش کرد کەواتە ئەگەر خێرخوازان لە هەر شارێکە بن ئێمە بەردەوام دەبین لە کار پرۆژەکانمان ئێمە لە هاتوونی سەرەتای زستانەوە با بڵێم
کە زدان دەست پێ دەکا و خەڵکی هەژار و نەدار زۆر سەردانی نووسینەکانی ئێمە دەکا و ئێمە مەقابلەیان دەکەین و بە بەشێکیان سەردانی ماڵەوەیان دەکەین کە ماڵەکانیان دەبینین لەناو با بڵێم خانوەکانیان کە سپیکاری نەکراون و نەوتیشیان نییە و ئیوامان هەبووە تا هەفتەیەک لەمەوبەر سۆبەی تا ئێستا پێ نەکردووە بۆ ئێمە ئەو خەڵکە هەژار و نەدارەی کە نەوتی نییە بەڕاستی ئەو ناوانەمان نووسێ لێرکانە ڕۆنەوتیان پێ دەین کە ئێستا خۆتان دەبینین تەنها خەڵکی هەژار و نەداری شاری هەولێر و گەڕەکانی دەوروبەری هەولێرن من لێرە وەکو ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاسی هەموو خێرخوازان بەگشتی دەکەم لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستانیش خێرخوازان بەڕاستی بەردەوام لە 13 ساڵی ڕابردوو هەر پرۆژەیەک دەستگای خێرخوازی بەخشین کە ڕای دەگەێنێت ئەوە خێرخوازانن هاوکاری کۆمەک و زەکاتەکانیان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین بەگشتی و بە تایبەتی شاری هەولێر و ئێمەش پرۆژەکان ئەنجام دەین من لێرەوە سوپاسی خێرخوازان دەکەم خی پەروەرگار بە باشترین شێوە بە فیردەوس العالی پاداشتێم بداتەوە و داواش دەکەم لە خێرخوازان خێرخوازمان گەلێک زۆرە لە کوردستان خێرخوازان تا بەردەوام هاوکارمان بێن لە پرۆژەکان ئێمەش دەتانین ڕۆژانە بە سەدان خێزانی تر بەسەر بکەینەوە. والله خوا خيري او بلانا بنسي او اني خير خواج وجنابستان بنسي كا او شك باشتان كل والله خلقيها هم دزان مخوي دينار شيني بتوان يجي كان نبتي بكري خوا خيري جنابتان بو خير خواجان بنسي كا او نبتان دابي كدي والله زۆر باشە زستان دەکرێت بڵێن بۆن لە سەرەتاکانی وەرزی زستانی چوار زلیکان نەوت تا چەند دەتوانێت ئێوە کۆتاییەکانی زستان والله الحمد لله دەتوانین حتا عەدەشی دەتوانین کەبراوەچی خۆی پێجێ بەجێ کە بەڕاستی هەڵی وەڵا خوا خێری هەموو لایەکی بنووسی چی بە خێرخوازان دەڵێ والله خۆی گەورە جای خێریان بداتەوە بەڕاستی بە خودای نەفەر هەیە ئەم بەخۆم عەمباری دەکەم لە بازاری دەزان بەخوای نەفەر هەیە دینارێکی نییە بتوانین زیرکان نەفتێکی پێ بکڕی بە خودای ئەو نەوتەی وا بڕیار بە حکوومەت هێرێمیش دابەشی بکە وتیان بە 150,000 دابەش دەکەن هاوڵاتی توانێت ئەوەیە 100,000 یا 150,000 بە بەرمیلێک نەوتی حکومی بدە منەوە دەرێم بەخوای هەوڵاتی هەیە ناتوانانی هەزاری پێ نییە بچی زیرکان نەفتەشی بکڕی بە 10,000 نەک بە 100,000 بچی بەس پارەی ئەوەی بەرمیلی بایەحی وەبێ ئەجا کابراگەر ئەوەی بکە دەتوانێت هەندەشی لە سەدا بچی بێجەکەی بکڕیت کە ئەوە زەربێ دەرێ نەفتی باەحی هەر لە بۆ شوەی تیری شەڕەق دەکە یعنی ئەوە نابی خوا خێری جەنابتانەوە خێرخوازانە بنووسی کاوی شەیان کرد بەڕاستی Thank you.